زیاتر سر و میزی ام بحث کین تایبەتی جبوی و مجاری برایز بلند اسماعیل اندام کمیته نواندی آپارت مرتا کردستان برپرس لقادود گل ماده برایز بلند تو گله بخیر. زور سپاس. محس کلمه توقع جیکر با ما پیروز باهی الوکر با. بو پشتی هنگی. پیروز بجاره. سپاس. سرکفتنه که جواری کری بو پارتی یونجی جواری کرسی کدیجیه. سرکوتنه که چاوری کراب بود که اما برنامه چی باشمان هبو و پارتی حزبی چی منظمه و مستقره لمساله دنجی جماوری باید همیشه پارتی پیش روی بسیاری هر پروسیجی هل بجاردن پیش بینی کسی کانی خواهند که و تأکید بپی دنگ پارتی حقی زیادتر لطل بسروی کرسیه بلان هم شوازی دیکلاکرنوی دنگ کان حرکت با کرسی دکا همیش او چار باز نیا دنا دنجی پارتی اویا 45 کرسی بسروی 45 بله اگر وقت زاران یک باز نبود اکی یک باز نبود که دبیت 41 یانجی ده 40 بمینه تصور دکن 41 بسروی 41 لان سیاسی هبینا گوتن پارتی وکا جاران نامینه دی 35 36 و رنگ کی بترجی بینه وی انجامی این چه پیامک کردن آوانا؟ اما پیمان ویا قناعی ململانه کردنی پارتی کوتاهی هات. او حزبانه کردیانه ململانه بکن پیوست ململانه لسر رزبندی دوم و سیم و چهارم کن. یعنی ام قناع توابو پارتی حزبی که تازه زجیر بقول ناو زماور دنگ کانی خوی پیش بینی دکا حزب کانی تر بوزمان زبرا بوشه وازم ناور سیاسی خرابانه پیم ویا لپاشک شده بن و لا حلزارنا كان داده بارتي ناسنا وملبنان بارتي لسر وده بيح حزب كان لأخواره وملبنان يكتر دكان بخو سباق بريكوني سر دوي وسيه بكن خلاص هف باوري اول چه سر گرفت راستی تایبتیجی بو وی جاری یعنی گلک پیلان هبینه دجاتی هبیب از ما نکدی تایبتیج برام بری پارتیت آخفتن سر را سرکفتنا پارتی هین وکا برپرسن پارتی هین چه داد بینن نهێنی سەرکەوتنی پارتی بەرامبەر بەو جەبهە فراوانەی کە بەرامبەر پارتی هەبوو لە کوردستان لە عێراق لە دەوروبەریش پشت ئەستور بە سەرۆکەکەی پشت ئەستور بە جەماوەرەکەی پشت ئەستور بە مێژوەکەی پشت ئەستور بەو پرۆژە و خزمەتگوزاریانەی هەیە پشت ئەستور بەو استراتیجیە و متمانەیە کە لە بینی پارتی و جەماوەرەکەی هەیە کە هەمیشە پارتی خۆی بە خاوەندارەتی جەماوەر دەزانی و حزبێکە لە ئاستی مەسئولیاتی جەماوەری کوردستان یه پایتەخت دەستی دابێت یعنی کوردستان هەمیان دەستی الپایتختی و بازنه هویری طیب جی پارت مرات کردستان کردیستا جی یکم بیه لی ناف نهاتی ندیار کردن از حسکم وجاره بزنم که آمار داتا انجام البردستی و هنه که چند کرسی نه و اف کسین درکتین بالنسبة تواني دركتين تصور كم دتا دوازده كستا استارونا بالنسبة دنك لنا وسنتري شاري هولي لسنوري لقيدو اما 120,000 دنگمان بسروه هنا بدنجي تايبت و بدنجي گشتي لەگەڵ هەڵبژاردننی پێشتر زیاتر لە 50,000 دەنگمان زیاد کردو 50,000 بەس لە ناو سنتەری شار ژمارەیەکە پیڤایە بوچی خەلکی هەولێری هەند باوەری دا پارتی بوو وێ جۆرێشی مەسەن وێ جۆرێ ئەس هەولێرێ بەحەسکەم یا شەمیەوە گرانتر هەولێر خۆی لەسەر پارتی یەکلا کردوتەوە هەولێر هێمنی و ئاسایشی دەوێت کە هەمیشە ئەوە لە پارتی دەبینی هەولێر حیزبەکانی ترشی تاقی کردوتەوە لە حکومڕانی کەسیان نەیانتوانیوە وەکو پارتی خزمەتیان بکەن و دڵنیاشن لەوەی کە پارتی حیزبێکی ڕازگۆیە و وەڵامی ئەو پشتگیریەی جەماوەری هەولێر بەگشتی و ناوشاری هەولێر دڵنیان لە کابینەی دەیەم جەنابی کاک مەسرور بارزانی بە خزمەتکردنی زیاتری هەولێر وەڵامی ئەو پشتگیری دەداتەوە یعنی ئێکلۆبیە دەف پارتیژیک و کابینەوە دەهم سەرۆک وەزیران مەسرور بێشک تقول حتى 12 كرسي الهوليري لأز وكناو يكلابو تبله وكيناو كي زيادة تردنگ بدست خسينا هم شيء والله بنبورة باناوي كسنين نافانيني بوچی نافاناینن دفعه همی یک وکی همی کس وکیه که لو أنا أماركم لبردس نبي باقدر لكس نجي باش از بحساب دست خستن آوان جماراب که مجالیه پارتی جیوه کتینه پشت راست کردن جماره دنگاه هنده جماره طیبتی جی هر بازنه که هنده بدست خستینه خلکی دوید پشت راست بن حتی چرا ده اف جمارات پشت راستن اون منو کجی بحث کرین راست و درستن پارتی زیاتر ل 850,000 دنگ بدزدینی ل سر تاسری کردستان لگه هەڵبژاردننی پێشووتر زیاتر ل 206,000 دنگ زیادی کردو او ئاماران لەسەر شاشە ڕازگۆیەکە ئێوەش دیارە يعني اوان الراستن يعني حتى الرادي شي باج نزيكي اوان دبل كوميسيون بلاده باش است ام قوناغه بو بارتي چ قوناغيكا تاورين انزام كان دربتسن يكلا بكرينو خوي بو تشتكي حاضر كردوا ان پێم وایە پارتی
و هەرێمی کوردستان پاش ئەو هەڵبژاردنە دەکەوتە قۆناغێکی زۆر باشتر لە جاران، قۆناغی لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی متمانینە و دەوڵەتی سوکە ئاسان نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناو جەرگەی ئەو هەموو ئاژا و شەڕ و مەشاکیلە تۆبەی لە بقعەیەکی وەکو هەرێمی کوردستان پرۆسەی سیاسی و دیموکراسی پیادە بکەی و هەڵبژاردن ئەنجام دەین. بۆیە من پێم وایە هیوادارین هەموو لایەنەکان لە ئاستی ئەو قۆناغە بن و لە بایەخی قۆناغی داهاتوی هەرێمی کوردستان تێبگەن، دەست لە ناو دەست هەمومان پێکەوە بتوانین خزمەتی زیاتری هەرێمی کوردستان بکەین و قەوارەی هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێش ببین. چونکە زێدەترین ڕێژەوە دەنگۆ دەستیەوە کورسیەکانیشی لە هەموو لایەنەکان زیاترن پارتی، یعنی دەبێ وەکو براگەورە مامەڵە بکە وە نییە؟ سەرۆک وەزیرانیش بەخۆی براگەورەیە، ئیتر لە بۆ ئەو براگەورەیەی بە تایبەت لە پرۆسەی هەڵبژاردن هیچ سکاڵا هیچ تانە لێدانێک دەبێ یان هەموو شتێک لای پارتی ئاساییە و ئیتر هێزی خۆی و حەجمی خۆی زانی و دەبێ خەڵکیش بزانێ. من پێم وایە هەڵبژاردنەکە تا ڕادەیەکی زۆر باش هەڵبژاردنێکی باش بوو، چاودێری نێودەوڵەتی تەئیدی ئەوەیان کردووە، تەنها کێشەی تەکنیکی هەبوو لە مەسلەی نەخیندەوەی پەنجەمۆر لە مەسلەی کارتی بایۆمەتری. ئەم کێشانە شیوادارن لە داهاتوو کۆمیسیۆن بتوانی چارەسەری بکە. جگە لەوانەیە هی کۆمیسیۆن پارتی هیچ سکاڵای هەبووە لەسەر لایەنێک لە بنکەیەک لە بازنەیەک نازانم لە هەولێر نەبووە، نازانم لە شوێنی نەبووە شتێکی وان نەبووە گە هەش بووبی بەژی سەرکەفتنێک بوو دەڵێ بەتەکی یعنی چەوە ئەف پلانە دۆنەبی وساب گشتی چاودێریەژی بکرد وساب سەرکەفتیانەژی بیک و احتیکاکت گەل ئالیەکی سیاسی در هەبە سکاڵا پارتی بە ئەزمموی خۆی ئێستا بۆتە حیزبی هەڵبژاردن، دەزانین چۆن ئیش دەکەین، دەزانین چۆن ڕەفتار دەکەین، کادیرەکانمان پاڵێبراوەکانمان هەموو ئەوانێک کە ئیش دەکەن بە عسابێکی زۆر هێمن ئیش دەکەن بە پێ ئەو پلانە ئیش دەکەن کە بۆیاندانداوە. بۆ نمونە لە هەولێر ئێمە دابەشی سەر چەندین محوەر بووبووین کە جێ خۆیەتی لێرە سوپاسی هەموو ئەو بە ڕێزانە بکەم لە کادیرانی حکومی لە شکری ئەمنی حزبی کە هاوکارمان بوون لە محوەرەکان لە سەرپەرشتیکردنی محوەرەکان لە بازنەکان لە محەتەی کە سەرپەرشتی سندوقەکانیان دەکرد بەڕاستی پژگیرێکی یەکجار و پاڵپشتێکی گەورە بوون بۆ ئێمە بە و ئەو سەرکەوتنە سەرکەوتنی هەموو لایەکمانە بە تەنیا هی کەسێک و جیهەتێک و لقێک نییە. باش پارتی سەردەما بانگەشە هەڵبژاردنان دروشمەوەی دیاربی ئاوەدانی و ئارامی پێکڤبین و خۆڕاگری دوو فڕۆژی تایبەتیژی جێگرێ سەرۆکێ پارتەمەڕەتا کوردستانی مەسرور بارزانی ji بووی بەرسەفدانە ئالیێندنیەن سیاسی گەلە جارا دووبارە کرد ناتوانن ئێستاش ناتوانی وانە بەتاکید دروشمی ئێستاتان چییە؟ من پێم وایە ئەم قۆناغیدادێ دروشمی پارتی دروشمی ئاوەدانکردنەوە دەبێت ئەو قۆناغی دێ قۆناغی زیاتر جێگیربوونی پایی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان دەبێت قۆناغی دەبێت چارەسەری کێشەکان لەگەر بەغداوە لەژێر دەستوری هەمیشەی عێراق دەبی چارەسەر بکرێت بە تایبەتی کێشەی مادەی 120 کەرکوچیش دەبی کەرکوچیش لەو وەزەیکە ئێستا تێدا دەربهێندێ و لە ناو هەرێمی کوردستانی پێم وایە قۆناغێکی زۆر باش دەبی لە ئاوەدانکردنەوە دڵنیام جەنابی کاک مەسرور لە کابینەی دێم کۆمەڵێک پرۆژەی استراتیزی زۆر گەورە و زەبەلاحی لەبەردەستە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وێنەیان نەبی لە ڕووی گەشتیاری لە ڕووی کشت و کاڵی لە ڕووی پیشەسازی لە ڕووی هەموو ئەوەی کە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێش دەبە. من بە هەم سیستەمی کۆمیسیۆن باسکەم زۆر توند بوو مەجای ئەوەی تێدا نەبوو هیچ لایەنێک سەختەکاری بکە تەزویر بکە کە پیلانیش هەبوو لە لایەنێکەوە شتێکی وا بکرێ پێشتر و ئێستاش زۆر جار لە بەرامبەر پارتی ئەو سەرکەوتنە گەورانەی کە تۆمار دەکرا لەلایەن پارتی و دەیانگوت پارتی تەزویر دەکا ئەم دەنگانە ئیخۆی نییە ڕاستەقینە نییە ئەسڵی نییە خۆ ئێرە هەموو شتێک بە تایبەت کە لە دەست کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بوو هەموو شتێک لە دەست بەغدا بووە بەڕاستی دەرکەوت کە پارتی هیچ جارێکیش نەک بەس ئەم جارە نە تەزویری کردەوە نە دەشیکە ئیتر لەسەر ئەم تەزویرکردنە و نەکردنەی چ پەیامێکتان هەیە لە هەولێر لە هەموو پارتی نەکرد لەم هەڵبژاردنە لە هیچ هەڵبژاردنێک لە پاش ساڵی 92 پێویستی بە تەزویر نییە پارتی قاعیدەیەکی جەماوەری یەکجار پتەوی هەیە پارتی پشتەستورە بە جەماوەرەکەی بە خەباتەکەی بۆیە هەر بۆیەش دەبینین ڕاستە یەکێتی دووەم بووە بەڵام ئێمە نزیکەی 9 ملیۆن دەنگ لە پێش دووەمین ینی وازحە زۆر جەماوەری کوردستان تەوا خۆی یەکلا کردەوە پارتی گەیشتە ئاستێکە دیسا تاکید دەکەمەوە لە بازنەی ململانەی حیزبەکان چۆتە دەر ئەمەش ینی کۆرەێکی گەلێکی پلۆنی ڕێک و پێک پێ دەوێت گەلە جۆرەژی ئۆلیەنسدین سیاسی ئەمە سۆت بینین بزەخت دارێ زۆرێ ئۆلی گرێن خو هاان دەدەم بچنە ینی سەر سندۆقین دەگدانێ ئەگەر هین نەچن چ زانم نان و ئاوێت وە دێ بڕین
براستی یعنی اف پرسیاره رنگ بجبویش بخوی حساس بد پارتی هیچ پلانک وصف کارانی کو بتعدا بزور لانگرانی بتسندنگ بدن نخیر پارتی پێویستی بەوە نییە چونکە ئەو جەماوەرەی لە دەورەی پارتیە ئیمانی بە استراتیجێت و خزمەتی پارتی هەیە نە بۆ مەساڵح لەگەر پارتیە نە بۆ مدەچێکی معەنیش بۆ چەند ڕۆژێک بۆ هەندێک مسائلی تر بۆیە پارتی پێویستی بەوە نیە زەخت بکەوە ئەوە دروستیش نییە یعنی دەنگدەر دەبی ئازاد بی بۆی ئێمە بە متمانەوە هەمیشە دەچینی ناو هەڵبژار وە متمانشمان بە دەنگدەرانی خۆمان بە هەواڵانی خۆمان بە هەموو ئەوانە هەیە کە لە پشتی پارتی دیف ئەوە بوری بە پێی ئەوەی کە ڕابردوو بینیوتانە لەلایەنە سیاسیەکان بۆ ئەم جارە چاوەڕێ دەکەن لای ئەوان ئەگەر ئەنجامەکان بە فەرمی ڕاگەیاندران ئەوان تانە لە ئەنجامەکاندان بە پێی ئەو هێزەی کە پارتی هەیە یانیش بە ئاسایی وەردەگرن و پێکەوە بەرەو مەسەلەیتانە ئەوانە با لە بۆ کۆمیسیۆن لێ بگەڕێن چونکە ئەوان یەکلای دەکەنەوە بەنسبەت خۆناغی داهاتوو من پێم وایە کە پەرلەمان دانیشتنی کرد و پارتی تەکلیف کرا لە بۆ پێکهێنانی کابینە هێڵی سوورمان لەسەر کەس نییە بەڵام ئەم جارەی بەڕاستی مەرجی ئێمە هەر وەک جەنابی سەرۆک لە هەولێر فەرمووی یەک لە مەرجەکانمان ئەوەیە کە ئەوەی دەستی لە بۆ درێژ دەکەین دەبی وەکو ئێمە دڵسۆز بی یعنی قوارەی هەرێم لە سەروی هەموو شتێک بی لە لای و بەرژەوەندی گشتی لە پێش هەموو بەرژەوەندەکانی تری شخصی و حیزبی بن ئەوەی دووەم ئەوەیە کە هەر حیزبە و بەپێی قەبارەی خۆی منسەب وەرگێت چیتر پارتی مەجبور نییە تەخشان و پەخشان بە کورسەکانی خۆی کا لە پێناو ڕازیکردنی جهەتێک یەکێتی بەقەدەر ئەو کورسیانەی کە دەینی حیزبی ترەگەر هاتەنەوە بەقەدەر ئەو کورسی خاڵی سێم زۆر گرنگە چیتر لە کەس قبول ناکەن حیزبێک بێت لەناو حکومەت بەشدار بی بەیانیان لە حکومەت بی ئێواران معارەزە ئەگەر ویان کرد وەلو هێشتان زووە باسی حکومەت و پێکانی مستحیل لە ڕێگا بۆ بدەین و ئەوەی کە دێتە ناو حکومەت دەبی پشتگیر و پشتیوانی جەنابی کاک مەسرور بی شتان زووە باسی ئەو بکەین ئەگەر یەکەم دانیشتن کرا مەسەرەن لە پەرلەمان پلان و بەرنامەی پارتی چی دەبێت بەڵام بەخۆی پارتی کە حزبێکی وا گەورەیە وەکو برا گەورە دەبی مامەڵە بکە یەکەم بەرنامەی پارتی لە پەرلەمان و خۆلی شەشەم چی دەبێت لە ئەرچی زۆر گەورە لە بەردەمی خولی شەشەمە یەکیان مەسلەی دەبی هەرێمی کوردستان ببیتە خاوەنی دەستوری خۆی دەبی هەندێک یاسا هەیە هەموار بکرێتەوە و بەڕاستی محاولە بکرێت بە هەر شێوەیەک بی ئەو گرژیە ئەو مەشاکلانی لەگەر بەغدا هەیە چارەسەری بنەڕەتی لە بۆ لە گەلەک سپاس دیسا پیرۆز بێت و پیڤە سەرکەفتنێ بووە بەڕێز بڵند ئیسماعیل ئەندامی مەکتەبە کۆمیتەوە ناوەندی پارتی و بەرپرسێ لە خێدو گەلە گەلەک سپاس بۆ ئێوە سپاس بۆ زەماوەری بە شەرەفی هەولێر هەر بژ گەلە خێرات